بەڵێ بەڕێزان سڵاتان لێبێت خۆشحاڵین بۆ ڕۆژی پێنجەم لەسەریەک بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتانین بۆ گواستنەوەی یاری نێوان هەردوو تیپی 5000 دابان. بەڵێ بەڕێزان سەرەتا یاریەکەی و ئەنجامی یاریەکە تا ئێستا 0-0 هیچ کام لە تیپەکان گۆڵیان نەکردووە. ئاماژە بە بوونی ئۆفساید دەدرێت. لە کەم کورتی لایفەکەمان ببورن. بەڵێ کاک بێستونی براهیم بەداخەوە ئەمڕۆ تۆ لەگەڵمان نیت، دەکەین لە ڕۆژانی داهاتوودا بتوانین پێکەوە لایڤەکان بکەین. یاری نێوان هەردوو تیپی 5000 دابان بەردەوامە بە ئەنجامی 0-0 ئاماژە بە بوونی فاوڵ دەدرێت. سپاس ماماوات.
تۆپێک بۆ ناو گۆڵیەوە. زۆر سپاس بۆی بەڕێز. کاک بیرمەن کاک بڕوا سپاسان دەکەین. بس الساعة كاغري بس ارجع ارى دي رابري بين الشوين كو ملا 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 ايوه استاذ ليه كاكا لا ملا جا ملا كاكا لقب سيل لقب كرامه اه يا ريكا يا ريكا ليه صحيح صحيح خذ يا ريكا هيك والله بطل رهن عفرين رهن